خۆزگە سوڵتان منی بانم کرد و سەد شەقیقی هەڵایە مستەبی لەشیان بۆی بمە بەسەر و بزمار و گوزەرانم پێی خۆش بووە منی ژەڵێم خۆزگە سوڵتان بانیان کردم 200 شەقیقی هەڵبامایە 200 لیرەشی باە پێم بۆ کەلوپەری ناو دوکانەکەم جا کوا سوڵتان 500 شەقیقی هەڵامایە و بەمەرجی ئەو کشەی خۆی بامایەتێ مەکە شتەی کەمیشی داوا نەکردووە تەماعێکی هەیە هەیە بێ بە زاوای سوڵتان ئەم نەکبەتە بڕۆتەوەی شە بە خۆ بزەرە و تاکە خۆ دەی وا بخوازە پیاویان داوا نەکە کە داوای گەورە بکە با بڕێین زاین چی کە ئەبینین و چی کە ئەبیستین فەرموو گەورم براکە کەوشەکانە زۆر پەرپوتە داینێ بانی وەرەو بۆی وەستا ژیان دوو تەقەلی لێ ئیتر بۆچی بانی بێمەوە ئاخرەوە کاری خۆمە بێ دوو تەقەتاو نابێت تۆ ناتێک کەوشەکانە بۆ نێ بکەمەوە بەرەوەڵا بەداینێ هەستا دەی پێش بکۆ چیە خێرە جەنابی سوڵتانی گەورەمان توێ من بەڵێ تۆ بڕواتان دە من هیچ بە خۆمان شک نارم هیچم نەکردووە منم سانە نازانم هەستا پێشم کۆ ئەگەر بۆ مەسەلەی کاستانەش بێ من باجی خۆم ماوە ئەم شێر و ڕێیە بۆ من مەهێنەرەوە هەستا پێشم کۆ هەبێت و نەبێ ئەمە لەواشە قسەی بە سەڵتان وتە بێت باش بوو بردیان حەقە ئایترش لە دارە دایڕزێنم گەورم ئەو پیاوانەی کە داوات کردبوو هەر هەمیان ئامادەن بابێنە دوورەوە بەڵێ گەورم دوور ئەتەوێ چی بی هەر ئێستا دێدەڵە بچێکە وا کامێکی بەدۆر دەش شەق بەسە قوربان بڕوات هیچ بێ ئەمریەکم نەکردووە دیبان دەش شەقی تێ هەڵەن و سەد لیرەشی بەرێن بەڵێ گەورم ئەی تۆ کابرا قوربان بێدەم دیبان 200 شەقی تێ هەڵەن و 200 لیرەشی بەرێن بەڵێ گەورم تۆ بێکاری وانیە بەڵێ گەورم پێی جەنابە زۆر چاکە بەیانی ئەو کاتانە وەرە وەرێ بەڵام بەبێت دواتر بەڵێ گەورم ئەگەر خوادی کردایە هەموو ڕۆژە سوڵتان بانی کردینایە و چەند شەقێکی نزلی بۆ بنووسینایە و چەند سەلیرەیەکی باینایە لە ماوەیەکی زۆر کەمە ئەبووینە بازرگانی وڵات من سرم لەوە سوڕماوە چێ ئەم قسانی گایانە سوڵتان قسەی ئەی تۆ نازانی بیرت چۆ ئەو ڕۆژە من و تۆ یاسین دانیشون باسی ئەومان نەکرد کە سوڵتان چەند شەقێکمان پێ هەڵبات و چەند لیرەیەکمان باتێ وەڵای خۆڕاز دەکەیت منەوەم هەر لەبیر چووەوە بەڕاست هەڵال یاسینمان نەزانی تۆ بڵێ خۆزەکەی هاتوێتە بیر تۆش خەریکە عەقڵت چوو دەکەیت چێ ناڵە سوڵتان لەسەر ئەو قسەیە یاسینی لەژێر دارادان ڕزانوە نا خۆ کفری دنیایی نەکردووە وای خواتان لێبێ خۆشتان چیە کاکە یاسین وا بێ تاقەت یاری هیچ نییە تۆزە ناتاکم نا ناساغنی من ئەزانم چیتە چیە وەستا سوڵتان سەرزەنشتی کردو لەسەر ئەو قسەی کەوتە کچەکەیم باتێ وانییە باشە سوڵتان چی وت وەتی باریم کاتەوەرەوە بەڵام زۆرە تستم یەک دەنێک پرسی ناوێ تۆ بڵێ ئەمە ئەو قسەیمان بۆ پێکەنینی خۆمان کردو و هیچی تر هەڵا ڕاز دەکە کتی سوڵتان هەروە باسی بۆ پێکەنین باسی بکەی ئەوە لەسەر داخوازی خۆ بڕیارم ما پێ شەقەتی هەڵگرێ و سەرفەشم بۆ تۆ ئاخر گەورم ئاخری مافی نایە بڕیارە و پەشیمانبوونەوەی نییە گەورم ئەتان قسەیەکەم نەخێر بڕیارە و پەشیمانبوونەوەی نییە دوورە شتیوا مەحەوە نەخێر شتیوا نییە بڕیارە و یاومە فەرموو قسەکەش بەرەو بڕۆ
فرەنە دۆکتەری خۆشی بڕیارێکە و یاومە ناتوانم پەرچیمان بنەوە ناتوانم خانم باشە ئافرەتە چی لێوە خوایجان ئەم خۆزیە چی بوو میخواستم ڕێی بە کوونەکەەوە ناچوەژێکشی بەدای خۆیان برد سەیرە ئەو کابراشە دەرنەکەوت تۆ لێکێکی بدێ بۆ کارەکە نانە بۆ خۆیان بڕوا ناکەم هەریە سڵاوی خواتان لێبێ سڵاو لە خۆشتان فەرموو دانیشە نەوەڵا ئەڵێن با بڕین بەلای کارەکانمانەوە زۆر چاکە فەرموو ئەما ئەو خانوویە کە بۆم باس کردی ئەوەش پێداویستی کارەکانە تۆ کاری خۆ بکە و منیش چم بەلای کاری خۆ کاکە گیان هیچ خەمە نەبێت ئەوەی تۆی لێی واکەم زۆر باشە کەوا بێتە خوا حەز خوا لەگەڵ هیرە باشە ناوەت ئەم کابراکەرەوەمەنە کێیە ناوی چییە دوور پیاەکەم هەردووە ئەم هەواڵەکمان بۆ بێت چاکە کرد دوور جاشتێکی زۆر کرد شتی چی هەر کەسی هانەخوا لە دیوەخانەی و پیاوەیە چەندی ریچ شیاتێ و پاشان یارمەتی هەژارانی زۆرە پێخۆشحاڵم دەوڵاتەکەی ئێمە کەسانی وا هەبن دەستی هەژاران و لێکۆڵەوانی قوربان سوڵتانی گەورە خەبەری بۆ نردووی کە خۆی و هەندێک لە پیاوانی دەوڵەت دێنە خزمەت جەنابتان سوڵتان بەڵێ سوڵتان با بێن بەخێر بێن بەڵام ئەمەوێت خۆت پێسوازیان لێ بکەیت و باشین خواردنیان بۆ ئامادە بکەیت ئەی تۆ لێرە نابێت با لێرە بم بەڵام وای بە باش دەزانم خۆت پێشوازیان لێ بکەیت بەڵێ بەسەر چاو چۆن ئەمرە فرمووی باوا بێت بۆ خەریکی چی؟ هەندێک قسەی خۆمانە بوو تۆ بڕۆ بەلای کاری خۆتەوە بەڵێ قوربان خێرا بە پێش دەبڵێ باوکە ئیمڕۆ بێ لە میوانمە باوکێم ئای چەندی لێکم زۆر دەوێت کەرم بینیوە شتی وەکو چی؟ لە پاشا خۆم پێ دەڵێم سڵاو لە سوڵتانی گەورەمان سڵاو لە خۆشتان گەورەم پەیامێمان گەڕایەوە ئەڵە چی قوربان پێ خۆشحاڵم بە میوانداریتان وا دیارە کابرایەکی زۆر خانەوە بەڵێ گەورەم کابرایەکی موسڵمان و ئیمانداریشە قوربان سوڵتان و پیاوەکانی گەیشتن زۆر چاکە
تۆڕۆ بەلایەنەوە خۆشم دواییە بەڵە قوربان ئای سۆف خوا سۆفی گیان زۆر دی دەکەم دەستەکان لەوا دەکەم هەروەکو پێم وتی بەدەستی خۆت ئاوەکەی بەدەستیان یا خۆ بەخێر بێن گەورەتان کردی سلامە بیاخوا ئەوە خوا خاوەن ماوە ئێستا خزمەتتان قوربان دیوانیە خوا خاوەن ماوە هەرگیز کوڵواکەم ئافرەت ئەو کاوە دەستمە گەورم ڕێگە نەیوە خاوەنمان لە خزمەتتا بم ئەمە تۆی ئەیکوان نەردەکەم گەورم لە خزمەتە یاخوا بەخێر بن سەر چاوم تۆ بڵێ ئەمە خاو نەدێ تۆ بڵێ ئەمە ڕاستی دێ ئەی کە دڵخۆشم ئەی کە دڵ شادم نانە گەورم خەو نییە و ڕاستیە ئەی ناڵەکانتان کوا بابیان بینم مناڵ مناڵ بۆچی بێدەنگ بووی کوڕم قسە بکە بزانم مەسەلە چییە گەورم کە ژەنابتان کچەکەی خۆتان پێبەخشیم لێتان مارە نەکردم هەرەوەندەتان فەرموو بڕۆن ئەوە لەسەر داخوازی خۆت بڕیارم ما 500 شەخص پێهاوتنیە و کچەکەشم بۆ تۆ ئاسد گەورم ئافری مافری نایە بڕیارە و کەسی مامونەوەی نییە گەورم ئەتان قسەیەکەم نەخێر بڕیارە و کەسی مامونەوەی نییە گەورم شتی وا مەحەوە نەخێر شتیوانیە بڕیارە و یاومە فەرموو کچەکەش بەرەو بڕۆ ئێستاش هەروەکو ئەو کاتەیە کە کچەکە لای جەنابتان بوو وەرە وەرە هەوێستا فادی بانکەن مارەیان کەن لە شارە جار بن هەژاران تێرکەن بیکەن بە زەماوەن بەخۆشی بە کامەلانی ئیشەڵا بەیەکەوە ئەژین